اما تيني قندك لين اما بياني هاتين بنداو تام درسكين مشاريع تام درسكين زاد وبان مكتب ايه من بإنجليزي قصاكم ايه توش ترجمة ترجم انجليزي نازم بقول باين شاو بلا مش نازانم بتر يوم نوصل باشا دي اخر بعد باشا زين تو تشيكا انا ابي بس ريقا مش ترجمه بس ما وجورك وكر والله كباسي وكراكم شتيرم بيدو دي وازي لي من بعد الخمامه ايه زي شكم سيرك مستر تورجون يولنا صاير أردتوشي أرد بينا ماتش شميلة باشتين فكرية let's go بس مستر شو برق ما باباكي أنا ليش عيب ميت أو شيء كتوك جا طالب كذا بيسك كيف يلا بابا وقت أوكي كتوك ركش let's go توزي لو خلصوا شتموا لك ترى خزم لي يا قربان والله اما قبي باراني نبوايا استبشر شوي قلبي الاخوان بس يا ابي اخواني برئيسك قلت توزي على لك والله زوبر ذاك شو قد اسمه ولا برخو خلا ربي بخير ديتو دي دوا مني بس تقوى هست اخوة دوا مني عوا هالوجك مو اخوة والله دراستك ها هذه عندي جست انا قيوه شو كاتو بس غامر أنا بابا أو كيو خارزايا كم ويك باس قل أو يخو ما نكين إنجليز لاي اي والله عزاز هذا ما برين توا يستوشي اسم بلم كله تو مترجمة كاي يا باشا من كم تو جاستي كله مستر تورجونم ده شو الربع وبانا خو كتو كره وش هاتون خالي بهذا ما برين وقت يبدا رشا هاتي تو طلب اختي ما كنت عليك باشا هلو بخير بيان بخير بيان انجليش كرديش انجليش رشا انجليش معني يعني هينن اوروبيين ايه بخير بيان ده سمع جاكم English is Kurdish. والله من كرديم او انجليزيه يا اخوا بخير بيان سرسل وسرشاو ديار لدورو هاتون وهيلاك نانتان خواردوا Yes. النخل Yes. النخل رشا سيركا والله يس يعني نما خواردو اوش الله بالي يعني خواردو ما ايه حربويتش يعني هني كم انا خارب بوي يعني نعم يا كرم عيب وانا ميوان ازاني تشيكي إيه. اتشي يك حيواني تشاغيني سري بريبو يعني ايه قربان حيوان شي حيوان كان بويني حيوان ايه قربان والله بو شاخوي بشيت اخواني بقى يواربين يد بس والله شو خان عزيز هر ارككتان كيشا اگر بكري با برنجاكي كردي بي با شلي باميو قربان علينا كان متمنى انه برجي كردي شي اين الرشج انا زين شي برنجي دريج ينبولين بناوي كردي يا اخوا بخير بين In the Faktalon, in the Finalon, in the Washi. شي وحشي. شو وحشي No. لا ما مجان تو غلط يا ما بس وحشينيه ما بس يولا ما هاتوين كشتو قالوا بربوتان زياكين وباخو بيستانا كانت هاي افرم يا اخوا بخير بين نمونتان زور اجاكش تيكا بندايش تام موجود ساكي بنداو Yes, والله بريك الا ماسي كور الرشجان ماسي تشي وشتي تشي اما بنداو من بوشي بس اخبم بو امولات لتا او باخو اواه اوي تياما وامولات حمي كلاو بفيلو In the بابا folk, please. In the folk drum, Motruba. متربه او راسك متربه زوبا هي بيلا الموتور بلواني او بلا زوباي تربة نانا با مجان ما بس زوباني وما بس متروبيه ها بروبوم يعني ما هندي بروبوم ينين The shoot. او راسك باشا اي رش ما نبو قاي والله خشتي كانينا بو شلاني عرزك راسك ابوش تكتم فيني اما يكشت ماني اما شتيك مان كوت مانيكن يعني بي ما نكري Yes. Just in the Faktan ideas. ايدياز بالله اما بعقل بيدك انا اما اولى بني عرزه دنيا اخوي اولى بني عرزه ديك اما اوقات ام بودريني ودواي اوش هندي بروبو ماني اما بوتان دروستكين ليره بوتان برهمينين شتي زوت تايبت وكو عادي وكو شو خجال In the folk parlance, in the Pilondom, in the cowl, in the Khanger. شي على شي رشوا خنجر. باسي خنجرك يا اخي بابا انواع خنجر ماني والله الدبان ماني الماس ماني Please, no Daban. اي ماما جا ما بس خنجرنيه او ما بس بربو ميغي متوربي بيلين إيه. بو نمونه تاكل كردني شفتي ليمو
ئەم شوسولی مۆگەت کە تێڵەگەڵێ ئەبێ بە شفتی و وەڵام شیوام نەبیست ڕەشە قوربانجان ڕاستەکە ئەمان ڕاستەکە ئەها شوتی هەیە گەورەی ئەمەنێ ئەوم ئەوکە چقۆی لێ ئەوەی لێکە ئشکی کەیتەوە ناوەکەی زەردە ناوەکەی کاڵەکە ئەو پیاڵن کاڵ گوشوتی Please, mister. In the folk and in the here in danger, خنجر. کۆرەجان وڵاتە پڕە لە خەنجەر حەبێتتر بۆ چیمان وەڵا ڕاستەکە برە ئەنواعی لێ دابانی لێ No, Daban. What? Please translate. مامەجا ئەمە بەسی خەنجەر نییە ئەومە بەسی بەرەبوومی بڵێن بۆ نمونە خیار و هەنجیرە کە تێکەڵ یەکەی ینی تامێکی زۆر خۆش دەرەکە چۆنی ئەبێ بە خەنجیر خەنجیر بەڕاستی یانی قورعانشتی وام هەلە نەبیستم مەگەر بگەیت عسارەوە وردیکەی ئەو دوان تۆ بامەجان شۆ خاژیان من خۆم خواردنەوە بەڕاستی یەکتام و لەزەتی هەیە تێگەی ترش و مرز و خۆش کورە وەڵڵا ئەمانە بلیمەتن کاکەجان ئێمە زۆر زەرورین بەمە وەڵڵای شۆ خاژیان ڕاستەکە ئەمانە ئەبن بە بەرەکەت بۆ ئەمە ئاواییە دەکەواتە بابیان بین لەو دوو ئیسراحەت هێ باش فەرمو Please. ئەڵێ تکە ئێوە پێشکەوە Please. ڕەشە حەقە بەسەر بنەوە هەبێ فەرمو بەراڕۆکە لێژە بۆ دەرەوە چەند ساڵە بۆ دەرەوە وەرە میستەر وەرە میستەر تۆرجۆن تۆرجۆن بەڵێ تۆرجۆنە تۆرجۆن گیان من زۆر مەمنونی ئێوە بکە لەم قەیرانی داراییە ئاوە ئێمەتان ڕزگار کردو هاوکاریمانەکەن تێگەیشی تا مردن مەمنوت ئەرە وەڵا مەڵی 5,000. ئەوە کوێ خاژان ئێڵە ئێمە لە پای ئەم خزمەت گوزاری و ئەو هەموو ئاوادانە هەر ماڵ و 50,000 وەرەگری وەرەگەی بۆ ئێمە ناوەڵا لە ئێوە وەرەگنێ ڕەشە لە خۆتەوە قسە مەکە تۆ کاکە گیان ئەوان ئەڵێ ماڵی 50,000 لێسن بۆ قساکەی یعنی کولی ماڵێک ئێمە 50,000 بین بە ئێوە بەڵە زۆر مەمنونتانم لەشتان ساغ بێزانی چیەکەن بڕۆن ئالێوە دانیشتنی سێمە خزمەتە باشە بە قوربان دەبڕدێ سەر چاو ڕەشە چۆن لەوانە گەشتویش وەڵی شۆ خاجیان بڵێم چی نازانم ئەوەی ملیان تێگەشتی بێتم ئینسانێکی زۆر ڕێک و پێکن کورە تۆ بی ئەقلی کوڕی باوکم ئەوانە ڕێک و پێک نین ئەوانە هاتوون پارەی ئەم وڵاتە هەر هەمووی بخەنی گیرفانی خۆیان بۆیە هاتوون ماڵی 50,000 لێبسەگەن جا ئەگەر وا ئەزانی قوربان ئیستا ئەچمیان هێنمە دەرەوە 2,000 شەقان تێڵم و یاکەمە دەرەوە نانەنە 2,000 شەقیان تێڵنەی ئامان ئەوانە ئاڵتونن پارچەی ئاڵتون من ئیشم پیانە دوو مانگی تر ئینتیخاباتی ئیشم ئابەوە ناڕوا من بە قوربان قوربان ئەوانە کڵاوچین چیان پێکری ئەوانە ئەزانم بەساقم ئیشی ئەم وڵاتی بەو کلااوچانە ئەڕوا بەڕێ و کوڕی باوکمەها من دنیام دیوە خۆسەرم بەگاڵتە نەڕووتاوەتەوە ئەزانم ئەمانە چین و چینین چکە من ئەوەنە باشم لەگەڵ ئەو خەڵکە نەکردووە تا لە ئینتیخابات هەڵە بژێرن بۆیە ئیشم بەوانەیە وەڵی شۆ خاجیان قەت لەمە تێناگەم جا تۆ بۆ قەت تێگەشت و تا ئەسە تێبگەی دوایی تێدەگەێنم کوڕی باوکم با بڕێ باش ئەوە لادەیە باوکە ئاواییە باشی بۆ ئەوێ باش کوی شەڵی سۆراغێکی پێین باشکەم دەبڕۆ هاتی مەرحەبا یاخوا بەخێر دەیتەوە چۆنی قوربانجان یە ڕوخسەت هەیە بێمە ژوورۆ فەرموو وەرە کچی من فەرموو سەلام ڕەحمەتت لێ بێ دانیشە سەلام عەلەیکم دەستێ ماچەکەم خۆش بیاخوا ناچە بۆ هەنگوینی هاتبی بۆ هەمانە بێ قەدادی یاخوا هەنگوینی ئەسڵ کەکەی کاتی ئەوەیە بلا الحەقی من بۆ شتێک کە هاتم حاتی گیان وەڵی هاتین بۆ سەیران ئێستا کوڕەکەمم لێون وتم بزانم لێرەوە نەڕۆفتۆ غەریبەیەک دە پانزە کەسە من پوری تۆ نەناچم نازانم کامیان و کامە ڕازە فەرموویت وەڵی ئەی دەباشە مادەم وایە زانم ماڵی کێوخاکەی ئەم دیێ لەکوایە تا لەوە بەرە قوربانجان ناوی چییە؟ ئارپاوە کێوخاکە ناوی ڕازا کێوخا ڕازە ئەرەوەڵە من مەمنونی تۆم زۆر سپاس ناخوا بەخێر یەمە بۆ هەنگوینە ئیشاڵڵا ئیشاڵڵا باشە دەیدا بتۆ هەڵناسی بەخوا خوا بەخێر بەخوا دەرامێک گەمچێ وەرە لە ناو
مليار خلق عليك ورقي من كامل يا اخوا بخير بك. Oh, يا اخوا بخير بك. thank you. Thank you. شلونين؟ احوالتها حبيبي شو خاجان دست ما زغت ما قربانم The film, the future, very nice. ئەوە زەویتی چیکار چۆخە بەڵێ. ئەوڵە دێگەتان زۆر خۆشە و شوێنێکی زۆر فێنک و دیارە خۆشتان مرتاحن بژێو بە چۆخە بژێو بە زۆر کە زواڵێ. In the fact, very in the film. دەخواتە قسەمەکە What happened? وەس ڕەشە ئەمانە پیاوێکی ساختەچی و کەڵەرچین بیان بە تەویلەکەی خوارەوەکی خوا بە قورعانی مەیشمان ئەتی خربۆر خۆشکرد خوایشمان لێمەکە چۆنت بەر بە شەرتی هیچتان لێ ناکەم پێگەیشت ڕازی بڵێ بە کوردی بەناوی دەم باش بورە چی؟ پێگەیشت یەبێ لێرە بن بە شێخی من ئەبم حەج شێقەڵێ حاجی چێگەڵێ ئەبم ئۆستە چییە بی؟ ئیسپادەی چییە بۆ تۆ؟ بۆ تۆ حەقی بۆ علاقی بە تۆ ئیسفادەی بۆ من هێ دوایی تێگەن ڕازیم بەخوا ڕازی نێمە ڕەشە دەرگای بزانێت چی بەڵێ باش دەبڕدی خێرا بە چۆخەکەن و خواهیشمان لێمەکە تو جارە پەلەمەکە با بزارم چیە دوای دوو قسەتان لەگەڵاکەم بەخوا ئەمە کوڕی فەقیرین مالەکە فەرمون کاکە بەخێر بێن سلام علیکم سلام علیکم سلام بەخێر بێن بەخێر بێن یاخوا فەرمون ئەمە ماڵی شێخا ڕەزایە بەڵێ خۆر ئەمریکان وەڵاهی ئیشێکمان پێێتی خێرە ئەمریکن وڵای ئەوی ڕاستی بێت مناڵێکمان لێون بووە مناڵێک بەڵێ مناڵ یا دوان وڵا دوانە دوان هەی ئافەریم چۆ خارەزە بەخوا ئەزانی کێمرید ئەزانم لەکوێیە هین ئەزانم وڵای چی بڵێم نازانم بێبەڵاوی ئاخر عرف و عادەتی لا دێ وایە یەکی غەریبەیەکە بین فەرمووی لێکەن خزمەتیەکەن زۆر بە حورمەتەوە فەرمووی لێکەن قوربانە قوربان منێم و فەرموو دەفەرمو وەڵاهی لە شوێنی دوورەوە یاخوا بەخێر بێن فەرموو فەرموو دەخۆ فەرموو نانە چۆخە فەرموو یاخوا بەخێر بێن سەر چاوم ئەوە تە جۆخە لە ماڵەوەیە ئەوە عوسمانە قوربانەتی خۆمان بێ و باوکمانە مامە ماشارە دوغالیمانەدا بە قورانەمان کوژێ سلام علیکم عەلەیکوم السەلام و بەخێر بێ باشی شکر ئەوە لێرە ناڕەسەنینە خوا لە من تام بسێنێ بۆ خاتری پێغەمبەر ها وای وات وای چییە بێم بە شەق دەمە بشکێنم ها کاکەمە چیەکە لای تۆ بەخێر بێوانی لای منن لای تۆم چیە بە قوربانە بمەوە ئەوە کوڕی منن ئەوانە حیزن لای من حیزت چێ بابە ئەو لای خۆم و ئەی بمەوە ئەی بیتەوە سەر و سەر چاو بەڵام منی شەرت و شروتم هەیە لەگەڵ ماوەڕە ژوورە دوو کەلیمە قسەم هەیە لەگەڵتا شتێکتان کرد بێ خۆ ئاگای لێ لەبەر چای ئەم پیاوە تا هەزار شەختان تێڵێم دە تۆ وەرە ژوورە دی با دوو قسە فەرموو وەرە شو خارزە بە قوربانە بوو دەستەکانی ماچەکەم تۆ زانیت چەند پرسیارە لە من کە خەڵکی کوێی چۆن هاتووی بۆچی گەشتوتە ئێرە ئەو لایەکیە نازانتی و ڕاستەی دنیای منێ خوێنەوە دەستەکانی ماچەکەم ڕێگەمان ببا بڕێین ئەزانین چۆنە نەیاڵم بڕن چکە من ئیشم پێتانە ئیش من ویستم مناڵەکانی بکەم بە شێخ بەڵام کە خۆتم بینی بۆم قەو و باڵایەوە زیاتر تموحم چووە سەرخۆ ئەمەیە خۆ بکەم بە شێخ مناڵی من کێ بە شێخ لە پێشا باڵێ تۆ بۆ مزرە سێوەیە بیرم کۆتەوە ئەگەر ڕوخسەتم بێ هەستم سێ چۆ مزرە شەقیاتی هەڵم هەر دڵم ئاوە خواتەوە ئەوە لەگە چێتە بەزە شەق لە چی هەڵێ احترامن بۆ چۆخە ها احترامی خۆ بگرە ئەزانین چێ باوکە دەهیچ نەوە تۆ ڕێز وەحترمەی مام چۆخا بگرە تەگوێ لێ بگرە چەنەبازی ئاخر باشە کاکە ڕەزای جان بە قوربان بۆ ئەم کەی بە شەک سەبەب لەبەرەوە من ئیشم پێێتی ئیش بۆ شێخە ئاوا یەک دوومانیشکە ئینتیخابات هەیە جا خەڵکی ئێستا احتیرامی شێغەگرێ بە قسەی شێغەکە ڕێز لە شێغەگرێ ئەوەی شێخ بیڵێ ئەوان جێبەجێەکە دەبێ وەڵامی ئەها تۆ سێریکە تو شەرف ئاخر شێخی سووسپی ئاوا بینیتە بیا ڕێش و ئەوە ڕیشی ئەوێت و ئەوە جزداشەی ئەوێت و شتومەکی ئەوێت و جا دوای ئەوە شێخ کاکە کەسێکی نورانی زۆر باشە هەرچی سێرێکا خۆشی ئەوێ وەڵای من هەرچی و مواسەفاتانەی دوێری لەم نامەوجود نا منەوانە بۆ جێبەجێکم خەمی ئەوە نەبێتەوە
بە قوربانی چاوم چیم بۆ جێبەجێەکەی ئەوە تا ئێمە هاتیم بۆ سەیران یەک دنیا قاپ و قاچاقم لەو دەشتەیە بەجێشتۆڕەکەم بە بابچم بیێن و ڕوحەکەم کاکی جیانواز لە قاپ و قاچاق بێن من 15,000 تێمێ کە بێویژدانی کوێ خارەزا بە زۆقاکە بای 22,000 بەخوا کوورە کوڕی باوک من 15,000 دلار تێمێ دلار ئاتخوا چۆ خاجارش داخە پاڵبەرانێ ئەرە دەماڵاوێ و چۆخیان ڕێزی بگرە دە بەجوویکە احترامی بگرە اینجا حەزیش لە چییە بۆ جێبەجێ بکەم ئەخ کاکە من لە پای چی ئاخە هیچم دەزەکەوێت لەمەیە ئای چۆنێ من ئەڵێم حەزی لە چی بۆ جێبەجێ بکەم دڵت چییە گرێ بۆ حازر بکەم وەڵاهی جا شتم لە دڵە شتی زۆر مهم لە پارەش مهمتر ئەی دەچی پێم بڵێ ئاخ وەڵاهی هینە مناڵەکان دانیشتون هێدە پیان بڵێ بچنەوە دیو ئاخ بە قسەم ناکەن تۆ پیان بڵێ ئادێ ئەو لایەڵە بۆ ئەو دیو ئەها ئەڵێ مێشیان بۆ بژێرم یاڵا مناڵینە بۆ ئەو دیو یان بۆ تەویلەکە والله هێز نییە من جوڵێنم تەویلەکەم پێ خۆشترە هەسا 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 لێسا هەسا 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 لێسا هەسا دەی بە تەویلەکە یەکسەر ڕۆشن ئەوەی شوخە تەویلەیە چەری تێ چیە تۆ چەند مانگاو هەیە وەڵاهی نیمە من ئەی دەوازێ و بێنم تەویلە بە کەڵکی تۆ نایە ئێدی بزانم قسەی دڵتم بۆ بکە وەڵاهی ئەوەی کە لە دڵمایە ڕاست و ڕەوان پێ بڵێم من ئەمەوێ ژن بێنەوە هێ بەسەر چاو لە باتی ژنە چوارە وێنم نەنە چوارم نایە خوا کاو دانێم بۆ بێت بەس مناڵەکان قەنەعەت بکەن کورە قەنەعەتیان نەکرد بە شەق لەو تەویلەیە ئەن ڕزێنم یعنی تەواو تەواو خەمن نەبێ یەک دەنە باشە کوێخە کاکە من ڕازی بم بە شێخ ئێ بەڵام ئاخر شێخ ئاوا ڕێشی ناوێت با. زداشێکی جوانی ناوێت نەختێک سەر چەف و تەرتیبات و مستی لەشتی ناوێت هەمووی بۆ ئەخر جێبەجێ چۆن هەر هەمووی ناسیاوم هەیە ڕەشا بەڵە قوربان وەرە کاک بەڵێ ئەزانی چێکی نەوە. بەیانێکی بۆ لای قسە کۆسە ئەساڵکە قسە کۆسێ خۆمان نایناسی چی بۆ لای بڵێ ئاغا ئەحواڵێ پرسی تێگەیشتی بڵێ ئەیوو ڕیش و جلی شێخی کاملم تەواو بۆ بنێرە باشە بەسەر خوا یەک دقە ئەوتە ئەسە کۆسە قسە کۆسە جا ئەو کۆسێ ڕێژ بۆ مندانێ بە ساقی چاوم ئەوە بەس لە قەبەکەی وایە چاگەر کۆسە بێ بۆ ناچێت دەردی خۆی تیمارکە دوو تا ڕیشی پێوەیە کوورە کاکە وەکو پێم وتی یەک تۆپە ڕیشی هەیە تۆ هەقی بەسەرەوە نەبێ من لە عیبارەتی بەیانی و تۆ کەم بە شێخ مهم ئەوەیە ژن بێنم ژنی ژێهێنی خەمە نەبێ لە سبێنیەوە من شێخم لە بەیانیەوە تۆ شێخی کە کۆسە سێری شوێخە سێریکە ئەی لەو تێ بەراش پاڵیاوە هەسا جۆسا هەسا بە تێڵێ بێت ئەمرن نەمێنێ زانانی شوێخە ئەمری چییە؟ ئارە ماڵەوە بێ وەڵا لە سجنە بوو غرێبین ئەزانی تۆ بۆ سمێڵە ڕەشان لە مستە شارەکە چی بەس وەڵاهی ناوەکەی نازانم چەنە بەعزی مەکە شوخە بەلای تو هاتۆ بزانە چیەڵێ جۆ بگرم زان چیتان پیاڵم سبێشە ئەم حەلانە ئەمەوێت تەمسیلێکم بۆ بکەن یعنی تەمسیل چۆنە ئاوا باشە ئەجا تۆ چیم بۆکەی تۆ دەوری لە خۆ تۆ قسەمەکە تا من پێ دەڵم باشە زانانی چیم بۆکەی دەوری گۆجێکم بۆ بینی یعنی خۆ گۆجەکەی ئاوا تۆش خوشکی ئەمی باشە بە ئەی شوێخە ئەی ڕۆڵەکە من چییە؟ تۆ شێتی شێت باوکە شێتە شوێخە احترامی خۆ بگرە بە من ئەڵێی ئەی وایە ڕەشە وەزا شەقی بۆ تەواکەم ئادێرا نا نەوازی بن کوڕم تەمسیلە تەمسیل وەرە شوێخە من لە هۆلیۆ جوانترین دەوریان بۆ داناوم باشترین ڕۆڵم هەیە شێت چییە؟ نەبا بە ئەم هۆلێدی خوار خۆبان لە خۆ تۆ قسە مەکە باشە ترسبێنێ بتان بینم زام چیەکەن حەق و حسابیشتان لای منە باشە باشە دی مشکلە دێڵادی هەسم چن بۆ دیو بابڕێ دەبڕندی باشە پتان بینم وەڵای چۆخە لەبەر خادی تۆ نەبووە ئێستا ئەمەیە بەرشەم چۆن زوانە قسەیەوە بە تۆ کوڕە کوڕە من ئیشم پیانەدە دانیشەکەی وەختی ئەوەیە جازانی چیم بۆکەی ڕەشە نەوەڵای چۆخە جان تەلەفۆنێکم بۆ یاسین بۆ ئەەکەی بێ یاسینیش بێ بۆ ئێرە لەم سیناریۆ بەشدار بێ یاسین چی؟ یاسینی خۆمان یعنی من تو بۆ ئەمە زوو زوو خەڵکی بیرەچێتەوە بۆی دەوری برای ئەم هەتیوە ببینێ بلا ئەمەی شێتەکە باشە جا یەک شتی کەشم بۆکەی چی بۆ ئەو دوودەیە نوێنەرەکانیان بانگەکەی بۆ ئێرە بۆی سپەی شەو لێرە بن نوێنەری ئەو دوودێ بۆ ئێرە وانە بۆچی بێن چۆخە ئەزانکی بۆی سپێشە و شێخ نییە ئەو معجیزەکانیان پیشان بە چۆن شێت چاگەکاتەوە و گۆت چاکاتەوە و بیبینن چوار ڕۆژیکە ئەوانی ژێن بۆ دێکەی ئێماڵێن ئەو شێخە ئەوەی کردو ئەوەی کردو ئەو کاتە بۆ من زۆر مهمە بێت مهماتەکەی چییە چۆخە؟ کوڕی چۆن مهماتەکەی چیە ڕەشە گیان ئەو کاتە من ئینتیخابات لە پێشوی خۆم هەڵبژاردەوە کە ئەو وتی دەنگ بن بێ چۆخا ڕەزا ترە بۆ من سەرکەوتنێکی گەورەیە ئەی ئافریم چۆخە ئەم خۆتانە لە چۆیێنی ماڵە ئاوا بێ بەسەر چاو هەر ئیستا ئەڕۆ دەبڕدێ
یەخوا بەخێر بێن سەر چاوم چاو خۆشی من شانازیتان پێوە کەم و هەمیشە دەرگای من لەسەر پشتە بۆ خەز بوو دۆست و ئەحباب. ماڵی ئاوێ جا حەزم کرد لە نزیکەوە یا شێختان پێ بناسیێنم کەمە چەندین چالاکی کردووە لە وڵاتانی دەرەوە و حەزم کردووە بێت ئەو ئیسفادێ بەناسیا و کەسوکاری خۆم جا ئێستا حەزەکەم خۆی قسەکانتان بۆ بکە و خۆی معجیزەکانی خۆیتان بۆ باس بکە. مەشانازی پێوەکەین بە مامە شێخەوە دەکەین وەکو چیرۆکی بۆمان باس کاتەوە. فەرموو مامە شێخ. ها؟ فەرموو. ئەی جەماوەری بە شەرەفی ئەم منتیقەیە جەماوەریی دوو کەس نەکبات. بەڵێ زۆر خۆشحاڵم یاخوا بەخێر بێن سەر چاو شەمەنەفەرێکی گەورە ئەڵم شەمەنەفەری گەورە شەرەفێکی گەورەیە بۆ من کە بە حزور ئێوە شادومەوە ئێمە هاتینێتە خزمەتی تۆ حەز دەکەین چەند گفتێکی لێوەرگرین و بۆ خۆمان ئاگاداری بزانین. بەڵێ نانا ئەوە گەورەی خۆتانە جا من بە جددی ینی کۆمەڵی چالاکی وشتم زۆرە شتم هەیە بۆتان باس کەم لەوانەیە عەقڵتان یەکسەر جام بێت. ئێستا نمونەیەکی بەسیط لەم بینەیە چوم سەفەرێکی هەندستانم کرد دانەیەک بە چاوی ئێوە بە سەری ئێوە بە قەبری باوکی مردووی حازریتان دانەیەک 4 دانە ڕۆژ بوو ئەمریکای کردبوو چوم زیینم کردەوە بە 5 دقات ئەو شتانە لە قودرەتت قوربانتم لەو سەرەوە لە خۆشی ئەو برادری کە زیینم کردەوە تەسەورەکەن خەڵات چیان نابێت مێ وەڵاهی ئیمارەت بزان خۆی بەڵێ شاحینە گەورەکان هەیە ئەوە نییە ئەچێتە ناو بەحرەوە باخیرەی گەورە چل باخیریان ڕیز کردو هەمووی بەهارات ماشەڵڵا ئاخر چل تۆ سەیریکە وتم بابە من چل دانم بۆ چێ چل باخیرەی گەورە وڵات چۆمیتر لە مۆزەمبیق و لە ئەفریقاوانە گوناحی زۆر تیا بوو هەموویم بە تەوزیع کرد بە سەریانە بەخوا تایە بوو 6 کیلۆ بیبەری سووری بەرکەوتبوو تیا بوو بە فەردە زەردە چەوەیە بردەوانێ وتم بابی بن گوناحا و خەڵکە فەقیرە هەژارە بابا شێخێرێ باش کرد لە خێرە بنووسێت ئەم مستیلەیە بینن بەڵێ ئەمە لە بەحری ئەبیەزی متەوەسط وتیان ماسیەک هەیە زۆر گوناحە داماوە خەریکە ئەمرێت دایکەکەی بۆ یەگری ئافرین دایکی ماسی تۆ بگری وەڵا خۆم کرد بەناو حوتەکەیە بەناو بەحرەکەیە بەحر ڕۆشتم 200 متر ڕۆشتم سێرم کە خۆم کرد بەناو دەمی حوتێکە نەمەزانین چۆن بێمە دەرەوە بەڵام لەو سەرەوە ئاوا حوتەکەم دڕان سێکم ئەو مسیلەی تیا بووتم با بۆ یادگاری پێم بێ ماشەڵڵا ئەوەشم ڕزگار کرد و ماسیەکەشم ڕزگار کرد و ئەو مسیلێش بابا شێخ بەشێک گەورەت هەیە لێمە نەسێنێ بۆ ئێمە بیلی بەڵێ خوا تۆ بۆ ئێمە بیلی بەڵێ جا من معجزەیەکی گەورەتر هەیە بۆتان باسکەم چوون بۆ غاباتی ئەمەزۆن چاو نابینی ئاواکەی هەمووی دارە لە پڕێکا سێرەکەم جف غۆرێلا هاتوو بۆ پێشوازیم ئاخە دوو زەیدیکە غۆرێلا بۆ پێشوازی من ئەوە زۆر مهمە تۆ خۆ توێیەکی مبارەکی بابا شێخ غۆرێلا حەزمی گەورە ینی حەزمەکەی نازم بڵێم بە حەزمی ینی حەز ناکەم حەزمەکەی بڵێم بەڵام زۆر گەورە ئەمە هۆڕێلاکە غۆرێلا بەڵێ خۆی پێیەکی مبارەکە بە قوربانە بم جا ئەو غۆرێلایە ئافرین تۆ سێریکە لە ترسی من تو گوێزی هندی بۆ هێنام ئەمە هۆڕێلاکە ئاخۆی هێنا سوبحانەڵڵا وەڵای زۆر لام سەیرە جا حەجمی ئەو گوێزە هەندیە ئەوە پێ مام شێخ ئەی چۆن کە لەی کوێ خارەزاتان دیوە لە چاویان لیمۆیە ماشەڵڵا لە گەورەی من مەکە بابە ڕەشە نەڵم هەزار شەقەتی ئەوە بەڵێ چۆ خاجان با قسەکانشتان پێ بڕن داوای لێبوردنەکەم خەڵقێکی زۆر لە دەرەوە وەستاوە چاوەڕێەکە بێتە ژوورەوە بەشێکم بیانکەین ژوورەوە چەند کەس یعنی زۆرە وەڕی بەدەوری 500 کەس وەستاوە 500 کەس هەر بەشە دانیشە بۆ نەخۆڕاناکە مەچمە ناویان ئەگەم لە معاناتی میلەتەکەم بێ ئەوە حەزەکە بچێ قسەیان ئەو خەڵکە ڕەشۆ ڕووتا زای چی بکە ڕەشەجان بڕ ئەو نەخۆشانە بێنە ئەو ڕەش و ڕوتانە باش شێخ چاویشی پیان بکەوێت خوا ڕەشەی ژیان با لە دوو کە زیاتر نەبێت چووکە ناتوانم تحمل ناکەم معاناتی و میلەت خەمە نەبێ یەکەیەکە و دوودویاکەمەش دەبڕ ڕەشەجان یاخوا لە شە ساغ وێ شێخجان ئینشەڵڵا ئێوە ببینن بزانن چ موعجیزەیەک دەرەکەوێت ڕۆژێکیان هەر بێت تااقەتی چوون بۆ غاباتێک
حزم كن قال لك هين ألم نيت قال لك يعني حزم كنت زي لنا وحيوانات كان بصورهم سيرك قوري هي قوري جلاي خو من أمانة لا بيتشي له أمن جيف بملا بلا رايك كولا وتم أدبتان تيابي قوري شون لما ناترسن هاد هم يترسا بوتشاوم أوالينك حيواني تيانا بيق حسابي تمساح اللي ما ترسا يا الله يا بابا شف يا ماكو بابا شف يا ماكو ثاني شروط يا شف يا ماكو دانش يا شف يا ماكو أنا بسيطة أما يا شف يا ماكو شتا يا شف أها سيدي كان لبرت شاي إيه ويا يا شف يا شاي ماكو باشا شاي شيء كم هو إن شاء الله أول ثاني شيء لايمن شيء أول زلاطة أنا بخور بس دي قدما يا شف كنترول ناكري أنا كنترول ناكرينيا أها سيدي كي يسوي دودة خاوية كم هو بس دي قدما يا أما شور ما نكات يقدر إس أهون نانا خمت أنا بس أهون يا كم هو يا تحملني شجاع منجري مس أها لبرت شاي إيه ويا خاوم كدوا إنجا ستة زكام بقوناكي شاكبونوا ور الشيخ مهمة ما شاء الله دم شاء أم بنجتو تي استحاليا دزولي دري بدل زولي روحي منه وبسراوة ودودة شاشية كمواني يا حني من الشيء حلا لا 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 حلا لا 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 شاكبو ولا برتشاي إيه ويا مهم ويا شاكم كردوا يكتوزي جاجات توزي كتير مني أما إنسان هي نسبة كذا أواني يكتب ها يا شاك شو بلا خو كرمك زود شاك برا روزة دي لا جماعة تمك يا دشين من بيموتي تمثيل كيا قرآب كان بخوا بالرشالة بشق بطوبة يا دشين يا رشا ما بقور نجي ليش وكارزا كاكا من اختصاصكم فوق التخصصية نزيكي نابمو تبو شو تبردمي دور رقم أن أنا خوازنا صنعت قيلة تزيوم يا من يا أري باقي دوركم شو أنا كل الدولة كاكا خليك الروزات مكين بيها يتشابه شاك برو يا دشين رشا ولا كاكا أما بري ونخوشي دوم بيرجولو لا تقوى ماما بقول عميش بها شيخ يا تقوى بس إيشي بمنا حاكا بيم خوش ومجدة بيم مجدة أو إن خوش الشيء تكم ساكر دوا على إيش بيا شيخة فرمو قربانة بم تاقوي توا؟ لا والله أي تدري كي يجي فعلا شيء اللي بكم بيبا كاكا بيبا بس بيبا أنا بس داخل كله منها منها يا شيخ زعم تو عين شايش كيتو يا شيخ اشتك ما بقى تو عين شايش كيتو يا شيخ تو عنيت يا شيخ كاكا جانا ما جلسي كي تريما والروحة كم بلا مكة خو من تانا خوش يتشاكم والروحة كسبيرم هو جلسي دو همي ما هو باش يا شيخ مبروم لا والله حزقي ورك والله برو تشيكي ديالك دبرو بقول بعمرو جاوبك باش ماما الشيخ جان جاني خوتو من الهندسان جامو تشندهاش يتم تساكل دوتو خبرت اي باشا ما بو تساوي نبو اخي تشاور راسكم روحكم تو زور سيري شلون؟ هو اواني كبعد جارك مشيتي كان زوره بجلسيه شانبن بدوان شابه بدوان شانبن بس يعني اي توفي انا ما توفي انا تشاشيكم حد شاي على بيت شاي يعني يوم جاري بيتو لسا شاقة بيه لا صاد وصاد يا خوابي ما نخوش هيك كبيت السلام عليكم عليكم السلام فرم يا اخوة بخير فرمو باشك يا شيخ دانيشة فرمو والله يا برام توشي افلي جيبوا افليتي تواني شاكتين اها سيدي كنت جناحا او يسمى ظلم قلبه عين انها منجل هيك كي تسال اقر كي تاكل ان شو قلبه اسد ظلم اواك ابو اما بس شاشيه كمو خد بوجداني ما مشي جان ودمو تساوي نوراني لا خوديت باخذ بانتا رحمتي لك. باخذ بانتا شايك مباركة باخذ بانتا اما يسدو سيشتي بس هلا عليه شو خالص بس دي قد بلا مرت شايف خوتا شلون دسو بلي راس تبعته دست خوش شيخن طنط شن يغن شان هون يغن يا شو
شحربين حرشبين شحربين تحمين فكر درس يا من اسمعني جولا رجاجارة شي تانديوا سبحان الله يا سدسي شي راستك ابو بس دي قد هادي بزانين سيك الرحو بيسويك دي بيو وزي خيرت دي ده ها ده اها على با راسك او ايه ولا بابا تكملوا كوباوشي خوي سيدك على سلام كاتيا بروستي وشتيك هي اللي نزيك بجوع بتشل بينم بويزو تشاك بيتو هستي خليك وكو بلخو كركي تشاك برو نبینی انا والله انا تفكر اشتكي ود وابزارم لي ود حيف اشتكي ود ونيا أنا والله تنوت حيف بس هريلي حركاتي ترمى يستا مهمي بنجكان نخطو تعيش بنجكان مخمة إيش ورد يا شوا ورد يا شوا هستي أخي كان مشاك نبي توروز دي لا جماعة تمك تشاك برا وحلاي باسك وحلا أي بس هستا كوري كورا شيتي كدم أما تشاك نبي تو شيخ نكي شيخ بس ورداني شاشيته مشيتم مشيتم ها داخل تو ها شو خاك شي ها تو داخل جولا ضلي منها بلا خوك انك خلاص اول يوم كذا شو خلاص لا ورا دوسه طالب يوم ورا دمنا انا من عندي داخل وش من يقول بابا يوم شو بار بشو كان شيخي شيخنا بدروي شي الغلط عنوه ئێمە سوزانی کابراایکی دەم و چاجوار و نورانی بەخۆی بە شێخێکی گەورەی پیشانە سوزانی درۆکە بەغی ما پێ نییە براکەی من ئاوا منی گوشتووە ئەو خۆش باڕەت منی گوشتووە بابەجار چۆخەڵە من مەسلحەتی خۆی دەنگی پێ بدرێ باوکیش نەبەری چۆخەژنی بۆ بێنێ ها ئەوە بۆ جارێکی ترمان بۆ جارەتی بدایمە دووبارە یەکەینەوە یا تەواو بۆسە بۆم ئەسەزانە تا سپێڵی تۆش لێ ناکەمەوە بۆسە چی بکەم برە دەڕێوەش یاڵە بۆ دەرەوە یاڵە بۆ دەرەوە دەی ئەواتان لێکم بلا شەقاوە بە تاکتێ نێمایە والله عثمان جۆ بگرە قسمیتە شاڵەوانە ناڵم ئەو ناری نەبێنی دەم خۆدەی